شارە حەیاتەکە هەنگاو بەرەو شارێکی گەشتیاری تەواو جیاواز دەنێت. کۆمەڵێ پرۆژەی گەشتیاری گرنگ لە شاری سلێمانیدا ئەنجام دەدرێت لە نێوانیشیاندا پرۆژەی گەشتیاری سەرچنار. لە نێوان ئەمەشدا بەنداوی چەقچەق و بەنداوی سەرچنار هەیە. هەردوو پرۆژەکە دەبێت لە نێوان ساڵێک بۆ 2 ساڵدا تەواو بکرێ و بودجێ پێویستی بۆ تەرخان کراوە. بەجێبەجێکردنی ئەم پرۆژەیە دەبێتە هۆی پاراستنی سامانی ئاو و گردانەوەی ئاو لە شاری سلێمانی، چونکە بەنداوی چەقچەق توانای گردانەوەی 9 ملیۆن مەتر سێجا و بەنداوی سەرچناریش توانای گردانەوەی 2 ملیۆن مەتر سێجا ئاویان هەیە. دیارە ئەم پرۆژەیە ڕاستەوخۆ لەلایەن قوڵا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانەوە سەرپەرشتی دەکرێت و لیژنەیەکی پێکێناوە بۆ ئەوەی زۆر بەوردی چاودێری هەنگاوەکانی کارکردنی ئەم دوو بەنداوە بکرێت، چونکە لە ئێستادا بەنداوی چەقچەق کاری تێدا دەکرێت و پرۆژەکە دەستی پێکردووە و هەروەها بەنداوی سەرچناریش سەرقاڵی دیزاینکردنی بەنداوەکەن.